دەردی بنزین بە یەکجاری سلێمانیشی گرتەوە بۆ هەر لیترێک 200 دینار چۆتە سەر نرخەکەی. لەلایەکی تریشەوە دیسانەوە سێ یەکەمەکان گردبوونەوە و داوای دامەزراندن دەکەنەمانە و چەنەواڵێکی دیکە بۆیەناو. سڵاوتان لێبێت. خەڵک لە خەودا بوون بنزینخانەکان شاشەی نرخەکانیان گۆڕی و لە شەوی ڕابردووەوە نرخی هەر سێ جۆرەکەی بنزین لە سلێمانی بەرز بووەتەوە و محەسەن و سوپەر 200 دیناریان چۆتە سەر. با پێی زانەرەکانی پامێری 964 نرخی پێشووتری 1 لیتر بنزین لە سلێمانی بەم شێوەیە بوو. سوپەر بە 1500 دینار، محەسەن 1350 دینار و نۆرماڵیش 1150 دینار. بەڵام لە شەوی ڕابردووەوە گۆڕانکاری لە نرخەکان ڕوویداوە و بەم شێوەیەیان لێ هاتووە. سوپەر بووە بە 1700 دینار، محەسەن 1550 و نۆرماڵیش 1200 دینار. هەر بنزین نا گازیش هەفتەی ڕابردوو 1 لیتری بە 950 دینار بوو، بەڵام ئێستا بەرز بۆتەوە بۆ 1100 دینار. ئەمڕۆ سێ یەکەمەکانی دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لە ئیدارەی گەرمیان گرتبوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان کردا بمەزرێن. ئەحمەد شەهاب یەکێکە لەو دەرچوانە و بە 964 وت. نزیکەی 9 ساڵە خوێندنمان تەواو کردووە و چاوەڕێی دامەزراندنین، بەڵام تاوەکو ئێستا هیچیان بۆ نەکراوە. لە کاتێکدا زانکۆکان پێویستیان بە توانای یەکەمەکانە. سومەیە عیساش کە یەکەمی سەر بەشەکەی خۆیەتی بە 964 وت ئەو حەز و توانایی بۆ بەشەکەی خۆم هەم بوو، ئێستا لە گۆڕ نراوە و 6 ساڵە خوێندنم تەواو کردووە و بێهیوا بوون. جادەیەکی خۆش و پان و بەرین دوای ساڵانێکی زۆر تەواو بووە، بەڵام ئەوەش نامێنێ بە دڵی خۆت پێی لێ بنیت و بڕۆی. ئێستا کارەکانی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ لە ڕێگای دەربەندیخان بۆ کەلار دەستی پێکردو لە دوای سەری ساڵی نوێەوە دەکەونە کار. سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیان بە 964 وت کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەکە دەستیان کردووە بە دانانی ستونەکانی کامێراکان. لە دوای ساڵی تازەشەوە کامێراکان دەکەونە کار و تیژڕەوی شۆفێران تۆمار دەکەن. دەشڵێت شەقامەکە دوو ئاراستەیە، درێژی ڕێگاکە 65 کیلۆمەترە، هەر ئاراستەیەکی 13 کامێرەی لێ جێگیر دەکرێت و ئێستا لە ناحەی پێبازەوە دەستکراوە بە دانانی ستونەکان. ئاماژەی بەوەش کرد زۆرترین خێرایی ڕێگەپێدرا و 100 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. یەکەم کامێرا لە کەلارەوە لە بەرامبەر پاڵاوگەی ئاوی کەلاردا دەنرێت. کۆتا کامێراش لە بەردەم بنزینخانەی کوردستانی گەورەیە لە قەزای دەربەندیخان. کچانی کوردی ڕۆژاوای کوردستان هەر شەڕڤان و پارێزەری خاکی خۆیان نین. لە بواری وەرزشیشدا پاڵەوان و لێهاتوویەکەیان وای کرد هەڵبژاردنەی کچانی تازە پێگەیشتوانی سووریا ببەنە پاڵەوانی ڕۆژاوای ئاسیا. لە پێکاتەی سەرەکی هەڵبژاردنەکەدا 6 یاریزانی کورد ڕۆڵێکی کارا و یەکلاکەرەوەیان هەبوو لە تۆمارکردنی ئەم سەرکەوتنە مێژوویە. لا سەرووی هەموویانەوە میدیا شەوکەت عەکۆ گۆڵپارێزی کوردی هەڵبژاردنەکە توانی خەڵاتی باشترین گۆڵپارێزی پاڵەوانەتەکە بباتەوە. میدیا لە یاری کۆتاییدا ڕوبەڕووی هەڵبژاردەی لوبنان بووەوە و ڕۆڵێکی بەرز و دیاری بینی. دوایەوە یاریەکە درێژەی کێشا بۆ لێدانە سزاکان توانی بە لێهاتووی و دوو لێدانی سزا بگەڕێنێتەوە و جام و نازناوی پاڵەوانێتەکە بۆ هەڵبژاردنەکەی مسۆگەر بکات. هەر بۆیە کاتێک میدیا گەڕایەوە بۆ شارەکەی خۆی کە قامیشلۆیە با گوڵ و ئاهەنگی دڵخۆشیەوە وەک پاڵەوان پێشوازی لێکرا. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.